کاک فواد بۆ نمونە ئەگەر کەسێک تاکێکی کورد سەردانی خواروی عێراق بکات و باسی ئەنفال بکە لەوێ خەڵک دەزانن ئەنفال چییە یانیش ئەوە تەنها لە نێو کورد ئەو ناوە هەیە. ئەنفال بە شێوەیەکی گشتی ناوێکی دیارە بە تایبەتی دوای ڕوخانی ڕژێم ناوێک کە لەوانەیە هەموو کەس شارەزایی دەربارەی هەبوو بەڵام لەو شوێنانەی کە پرۆسەکەی تێدا ئەنجام درراوە بە تایبەتی سەماوە کاتی کە باسی ئەنفال دەکەی یەکەوسەر دەزاندرێ کە باسی تەیمور دەکەی دەزاندرێت کە لە پرۆسی ئەنفال مەسەن لە سنووری دیوانیە لە سنووری قەڕای شنافە لەو شوێنانە خەڵکەکە دەزان کە خەڵکانێکیان هێناوە و لێرە گوڵ لە باران کراون بەڵام کەی زیاتر ئەو ناوە باو بووە لەو سنوورانە دوای ڕوخانی ڕژێمی باز خەڵکەکە بە شێوەیەکی ڕاستە خۆیان بە شێوەیەکی بێترس باز دەکەوت کە خەڵکانێک بێتاوان هێنراون لەو بیابانە گۆڕغەریب کراون ئێستا کە باز دەکەن ترسیان نییە باز دەکەن بەڵام لە ڕابردوودا پێش ئەوەی ڕژێمی گۆڕ بە گۆڕی سەدام لە ناو بچی باسکردنی وەکو ئەنفال باسێکی وانە بووە ترساون لە باسکردنی ترساون لە ناوهێنانی ئەو خەڵکانە کە خەڵکانێک لێرە گول لە باران کراون ئەنفال ینی ناوێکی دیار نەبووە بە شێوەیەکی گشتی. باشە کاک فواد بەشێکی زۆر لە گۆڕە بە کۆمەڵەکان هەڵدراونەتەوە و ڕووفاتی قوربانیان هێنراونەتەوە کوردستان و نێژراون باشە بەڵام ئەوەی ئەگەر سیر بکەین هێشتان بەشێکی زۆر لە ڕووفاتی قوربانیان ماونەتەوە کەی ئەو هەموو قوربانیە ڕووفاتی ئەو قوربانیانە دەخرێنەوە ئامێزی نیشتیمان. دەمەوێت شتێکت بۆ ڕاستکەمەوە ئەو ڕووفاتانەی کە هاتوونەتەوە تاکو ئێستا بەراورد بە 1970,000 ئەنفال کرا و 8,000 بارزانی ژمارەیەکی زۆر زۆر کەمن کەمە بێگومان ژمارەیەکی زۆر زۆر کەمن شێرکۆ بێکەسی شاعر دەڵێ بڕوا ناکەم هەمیان بدۆزنەوە هەر هەمیان نادۆزنەوە مەگەر هەموو قومی بیابان بێنن لە غەربی دەن ئینجا بیان دۆزنەوە ئەو پرۆسەیەکی درێژخایەنە لەوانەیە لە داهاتووەکی دوور لۆمان دەرکەوێت کە گۆڕی بە کۆمەڵ هەرماوە بەڵام ئەوەی ئێستا هەیە ئەوەیە کە موەسسەکەیە لە بەغدای موەسسەی شەهیدانە بەڕێوبەرایەکی هەیە فەرمانگەی هەیە فەرمانگەی مەقابلی جەماعی پێدەرێن کە تا ڕادەیەکی زۆر هەماهەنگیان لەگەر هەرێمی کوردستان هەیە کار لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان دەکا بە جێرە یاسای ژمارە 5 ساڵی 2006 ئەو یاسایە 2000 هەموار کراوەتەوە من پێم وایە لە داهاتووشدا داوا دەکرێت هەموار بکرێتەوە یان دووبارە دابڕێژرێتەوە تاکو ڕۆلی کورد لە تیمی نیشتیمانی عێراقی دەستنیشان بکرێ و هاوشێوەی عێراق کوردیش هاوکار و بەشدار و ئەسڵەن شریکبی لە پرۆسەکەی بێگومان چکە بەڕاستی و کارە ساتە بەسەر کووردا هاتیە زۆربەی زۆری قوربانیانی گۆڕە بە کۆمەڵەکان دەکرێت برین 180 قوربانیانی گۆڕە بە کۆمەڵەکان کورد.